ساڵانەش هەوڵماندایە لە پارێکەوە و بە ئیزنی خوش بەردەوام دەبین ساڵانە ڕۆژێک تەرخان بکەین کە ئەو قوتابیە لە بەیانیەوە بێ هەتا شەو تایبەت تەفەڕۆغ بکات بە قورئانی پیرۆز. ئەوجا ئەوەی کە ئەوڕۆ لە بۆ نمونە سێ پرۆژە بەڕێوە دەڕوا، یەکیان ختمی قورئانە بە خوێندنەوە لە بەیانیەوە لە سەعات 5ەوە هەتا سەعات 9 شەو ختمەیەک بکەی بە خوێندنەوە. لەو پرۆژەیە 50 کەس بەشدارە لە نێوان برایان و خوشکان. پرۆژەیەشی دیکار ئەوڕۆ بەڕێوە دەچیتن، ئەویش لە بەرکردنی نیو جزء لە قورئانی پیرۆز. طبعا هەموو ئەو پرۆژانەی ئەوەی ئەوڕۆ دەڕواتن لە بۆ مامۆستا و ئەندام و قوتابیانە لە بەرکردنی نیو جزء لە قورئانی پیرۆز ئەین لە بەیانیەوە هەتا شەو و پێش ئەوەی بڕواتەوە اختباریش دەکرێتەوە فعلا ئەو نیو جزئی لە بەرکردیانە. لەو پرۆژەیەش 55 خوشک و برا بەشدارن. و پرۆژەیەش کەشمان هەیە کە تایبەتە بە حافظ قورئانەکان، ئەویش سەردی قورئانی پیرۆز طبعا بە حفظ لە سەرەتاوە لە سوورەتی ئەلفاتحە و هەتا سوورەتی ئەنناس کەسێکیش گوێی لێ ڕادەگریتن. ئەویش ئەلحەمدولیلا دیارە 16 کەس لە نووسینگە ئێستا ئەلحەمدولەوە خەریکن، هەرێکە و لە شوێنێکن بە پشتیوانی ڕەب العالەمین لە بۆ سەعات 9 و تەواو دەبن. 16 کەس لە نووسینگە و کەسێکیش لە لەقی هەڵەبجە کە ئەلحەمدولیلا ئەویش وا متابعی دەکەین و بەردەوامە و ڕەجاوە لە بۆ ئەو کاتێک کە لە بۆی دیاری کرا تەواوی بکاتن. لە بەڕێوەبەرایەتی پەروەردە ئەلحەمدولیلا ئەوە لە ساڵی دووەمە کەوا ئەو پرۆژەی ڕادەگەێنین، بەڵام جیاوازی پرۆژەی ئەو ساڵ لەگە ئیپار ئەوەیە پاربەس ختم بوو ئەو ساڵ لە بەرکردنی نیو جزء لە ڕۆژێکیشدا ئەو مەشروعەشمان و ئەو پرۆژەشمان هەبوو. جا ئەو پرۆژەیە الحەمدولیلا لە ئەندام و مامۆستا و قوتابیانی دەزگا ینی ئیسیجابۆ وەڵامدانەوەیشی باش هەبوو. ئەو دوو پرۆژەیە لە بۆ نموناگە ختمەکەی وەربگرین، هەر کەسێک کە بەشداری دەکاتن دەبی بێ لێرە لە بەیانی هەتا ئێوارە بەتەنها ختمەشی بکات، بەتەنها نەک ختمی جەماعی، بەتەنها دادەنیشی لە سوورەتی فاتحە هەتا ئاخری ناس دەبی ئەوە تەواو کاتن بخینتەوە، ئێمەش پاشان بڕوانامەی پێدەبەخشین. و مەشروعی دووەمیش ئەوەیە کەوا لە بەرکردنی نیو جزء لە ڕۆژێکیدا. جا ئەوە لەو هەردووچیان جەدوەل و کات و هەموو شت دیاری کراوە بەپێی ئەو جەدوەلەی بەشدار بوو لەسەری دەڕواتن. ئەو شوێنەی تەواوکە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك وإذ استسقى موسى لقومه فقلنا اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عينا قد علم كل أناس مشربهم كلوا واشربوا من رزق الله ولا تعثوا في الأرض مفسدين. من وەک قوتابیەکی دەستگای نوێر حیکمە کە الحەمدولillah توانین بەشداری بکەم لە پرۆژەی ختمی قورئانی پیرۆز لە ماوەی 1 ڕۆژدا کە توانیمان ڕۆژێکی خۆمان تەرخام بکەین بۆ ختمکردنی قورئانی پیرۆز و کە لە کاتژمێر 5 بەیانی و دەستمان پێکردووە الحەمدولillah ئێستا گەیشتینە لاپەڕە 436. بەڕاستی زۆر دەستخۆشی لە مامۆستایان دەکەم کەوا زۆر ماندووبوونە و زۆر یارمەتیان داین و ئینشاءالله ئەم پرۆژەیە بەردەوام دەبێت لە بۆ ساڵانی داهاتوو بە شێوەیەکی باشتر و چاکتر. وما يستوي البحران هذا عذب فرات سائغ شرابه وهذا ملح أجاج ومن كل تأكلون لحما طريا وتستخرجون حلية تلبسونها وترى الفلك فيه مواخر لتبتغوا من فضله ولعلكم تشكرون. لە ڕاستی زۆر گرنگە دەستگای نوێر حیکمان پرۆژانە ئەنجام دات بۆ ئەوەی ڕۆژێکی تەواو بۆ قورئانی پیرۆز تەرخام بکەوی لە خزمەتی دابی. ڕاستیگە لە ماڵەوە ببی ئێوەڵ ئیش لە بەکایە لەبەر خوێندن ناتوانانی خۆت بۆ قورئانی پیرۆز تەرخام بکەی، بەڵام لێرە
بەس دەتانی قورآنەکەی بخینی لێ دەخینی و نوێژەکە بەتای لێبە دەکەی. هی زۆر گرنگە دەستگای نوێر حکمە هەموو ساڵن ئەم پرۆژەیە ئەنجام دەد بەڵکو بە ئاسانی ببینە حافظ قورآن و قورآن پیرۆز بەتای لێ بەرکەین. أو شويني طاوكا أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يستحيي أن يضرب. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين آمنوا فيعلمون أنه الحق من ربهم وأما الذين كفروا فيقولون ماذا أراد الله بهذا مثلا يضل به كثيرا